زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەم زانکۆی و بەرنامەی خوێندنی ئەم زانکۆیە متمانە پێکراوە لەلایەن ڕێکخراوێکی دامەزراوەیەکی وەک ئێسیکەوانێت. چەند ساڵێکە بە چڕ و پڕی کار لەم بوارەدا دەکرێت کە ئەم متمانە نێودەوڵەتیە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەدەستێناوە. لە ڕاستیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە ئەم دامەزراوە ئەکادیمیە ڕێگە پێدراوە و هەروەها متمانە پێکراوە بۆیە زانکۆ لەگەڵ ئەم ڕێکخراوە متمانە پێکراوە کاری کرد. ئەگەر بێت و باز لە کارەکانی ئەم ڕێکخراو بکەین و لەسەر زانکۆ ئەم متمانیان بەخشیوە ئەتوانین بڵێین هەڵسەنگاندنیان بۆ دڵنیایی جۆری و هەروەها ژیانی زانکۆی خوێندکار، سەرچاوە مرۆیی و کارژێڕیەکان و هەروەها دامەزان و بازارسازی، بینا و هۆڵ و بواری تەندروستی و سەلامەتی، هەروەها بە ئەنجامگەیاندنی کۆرس و ئاستی فێربوون. لە ڕاستیە ئەم کارە گەورەی لەوەدایە کە ئەم زانکۆیە وەکو زانکۆ پێشکەوتەکانی دنیا بۆی هەیە بچێتە کێبڕکێکی زانستی ئەکادیمیە و خوێندکارەکانی ئەتوانن لە هەر شوێنێکی ئەم دنیاە بتوانن خوێندنی باڵا تاوکەن، ئەویش بە ئاماژەکردن بەوەی کە ئەم زانکۆی و بەرنامەی خوێندنی ئەم زانکۆیە متمانە پێکراوە لەلایەن ڕێکخراوێکی دامەزراوەیەکی وەک ئێسیکەوانە. هەروەها ئەتوانن خوێندکارانمان دوای تەواوبوونیان لە هەر شوێنێکی دنیا داوای دامەزان بکەن، چونکە ئەم متمانەیە ئەو کارەشان بۆ ئاسان دەکات. من لە کاتێکا سوپاسی هەموو مامۆستایان و ستافی زانکۆ دەکەم کە بە شێوەیەکی ڕێک و پێک و لیژنەی ئاماژە بکراو کە کارەکان ئەنجام گەیان. ئەمە بۆ خۆی کارێکی گەورەیە بۆ کوردستانی ئازیزمان کە بتوانین بە بەردەوام زانکۆکانمان بە نێودەوڵەتی بکەین. وێنەیەکی ئەو متمانە لە ناوەن دامەزراوەی تایبەت بە پێدانی متمانە کە هەموو بڕگەکانی تایە و ئەمە کارێکی گەورەیە وەک باسم کرد کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی توانیوێتی لەسەر ئاستێکی باش ئەو متمانەیە بەدەست بێنێ و باشترین زۆری متمانەکەشی مسۆگەر کرد.